بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزانم، ساڵانی پێشوو ڕۆژانی جومعە تەنها ذیکرمان ئەخوێن. ئەم ساڵ هەتاوەکو ئەبینە 20 ڕەمەضان دەرسەکان بەردەوام ئەبێت، لە ئەیامی ئەخیرە ذیکرەکانمان دەست پێ ئەکەینەوە. ئەوەی کە ئەمڕۆ ئەمویست لە خزمەتانە باسی بکەم بریتی بوو لەو خۆشیەی کە ئینسانی موسڵمان ئێواران دەستگیری ئەبێ لە سائیمی فەرحەتان. ئەو کەسەی کە بە ڕۆژوو ئەبێ دوو خۆشی ئەچەژێ. ئێوارە کاتێ بەربانگ ئەکاتەوە خۆشی یەکەم، و ئەو ڕۆژش کە بە لیقای خوا شادەبێ و بە چاوی سەری خوا ئەبینێ، بە هەمان شێواز خۆشی دووهەم و چێژی ئەم ڕۆژوی وەرئەگرێتەوە. کە وشەی لیقای خوا ئینسان ئەبیستێ بەخوا شەر بدە ئەگرێ. چۆن ئەبێ ئێمە بگەینە لیقای خوا؟ ئەبێ چۆن لە بەرامبەر خوایە بوەستین؟ ئایا ئێمە ساحبی ئەو دڵین، ساحبی ئەو چاوەین، ساحبی ئەو دەستەین کە بەرامبەر خوا جەل جەلالوهو بوەستین و لە لیقای ئەوە بین؟ ئێمە زۆر پێویستمان بەوەیە لەم فەرمایشتەوە کە باسی ڕۆژووە، ئەو خۆشی و چێژەی ئێواران تەسەوورکەن. ئێواران کە من مناڵەکان ئەبینم ڕۆژوو ئەشکێنن، گەورەکان ئەبینم ڕۆژوو ئەشکێنن، لەو لەحزەیە تەنها ئەوم یێتە پێش چاو خوایەکیان ئەم عەبدانەیت و ئەگەر بە تۆ شادە بن ئەبێت چەند دڵخۆش بن. شەوق بۆ لای خوا، شەوق بۆ گەیشتن بە لیقای خوا یەکێکە لە دوعاکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەمیشە لە دوعاکانە ئەیفەرموو ئەسئەلوکە لەذەتە النەظەر إلى وجهک. خوایە داوای چێژی بینینی تۆ ئەکەم، سیرکردنی وێنەی دەموچاوی تۆ خوایەکیان چ چێژێک داوات لێ ئەەکەم، و داوات لێ ئەەکەم وەشەوقە إلى لقائک. خوایە داوات لێ ئەەکەم شەوقێ لە ناخمە دروستکەی، بڵێسەیەک لە ناخمە دروستکەی کەوا هەموو دقەیەک بمەوێت تۆ بینم، هەموو چرکەیەک بمەوێت تۆ بینم. ئەگەر سەیری حیاتی پێغەمبەران بکەی عەلەیهیم الصەلاة وەسەلام، حیاتیان پڕ بووە لەم چەشنەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم. ئەصحاب ئەفەرمون هیچ کاتێک نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببینین ئیلا ئیشتیاقی بۆ لای خوا و گەیشتن بەخوا زۆر لە جارەکانی تر زیاتر بوو. بۆیە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەگەر بێت و شەوق بۆ لای خوا، شەوق بۆ لای لیقای خوا بکرێتە 100 بەشەوە 99 پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەوەندە بە ڕوح ئیشتیاق بوو کە بگاتە رب العالمین. موسى عليه السلام لەگەڵ قەومەکەیە قرار و بچنە حوزوری خوا، داوای کرد لە ذاتی پاکی پەروەردگار خوای گەورەش ئیزنیدا کە قەومەکەش لەگەڵیا بێن. ئەوەندە پەلەی بوو چونکە چێژی وەرگرت بوو، ڕای کرد بەرەو پیری خوا. رب العالمین پێوت وما عجلك يا موسى، بۆ پەلەت کرد؟ فەرمووی عجلت إليك ربي لترضى. پەلەم کرد خوایەکیان، پەلەم بەس بۆ ئەوی تۆ لێم ڕازی بی. هەنگاوێکی سەریعتر هاتم، تونتر هاتم. ئەگەر ئێمە بین دیراسەیەکی ژیانی ڕۆژانەی خۆمان بکەین، بۆچی لە چه خاڵێکە هۆکار چییە کە ئێمە بە چێژەوە ناین بۆ مزگەوت، بەڕاکردن ناین، بە ڕۆحەوە بەرەو پیری ڕەمەزان ناڕۆین، هەمووی ئەگەڕێتەوە بۆی خەلەلێک لە ناخی ئێمە هەیە کە ئەوش خەلەلی شەوقە بۆ خوا. بەخوا ئەگەر شەوقمان هەبێ بۆ رب العالمین، خوا ئەومانە گوێمان لە دەنگی بانگ بێ الله ئەکبەر، چەند دڵمان ئیسراحەتێکە کەین بەرەو پیری. خوا نوێژی جەماعەتێکمانەکە ڕووی تێ بکەین، خوامان لە شوێنەکە مزگەوت تێ بین و نوێژی تیا بکەین. بالموناسبە باسی مزگەوتم کرد. برایانم، هەر کەستان ئەمری چەندێک لە ئەوەندە مزگەوتە نوێژ کرد، ئەوە سونەتێکی زۆر گەورەیە. ئەمرت چەندێکە چەند ساڵی ئەوەندە مزگەوت بەسەر کەرەوە، بۆی بۆ هەر گوناهی ساڵێکە مزگەوتی شاهیدی دووەکدا لەعەل رب العالمین لێتە بوورێ. شەوق بۆ لای لیقای خوا جەل جەلالوهو زۆر گەورەیە. والله ئینسانی ئیماندار ئەگەر ئەو شەوقە لە داخەیە دروست بوو، هەموو لەحزەیەک ئێوە بە حوزوری خوا بگەن،
بەڵام ئەزان کلیلی ئەم شەوقە لە لای ڕەب العالەمینە یا لە لای ئێمە؟ ئایا خوا جەل خۆی بە کەسێکی عەتاءەکە یا هەر کەسە خۆی بەدەستی ئەهێنێ؟ کلیلێک زۆر گەورەیە، کلیلی پەیوەندی لەگەڵ خوایە. ئابا بێن ئەم کلیلە دیراسە بکەین. ئەگەر ئێستا ئێمە لەسەر زەوین ئەمانەوەیە مەسئولێکی گەورە ببینی، چۆن ئەیبینی؟ پێویستەکە کۆمەڵی واستەمان هەبێ هەتاوکو لە دەست و دائیرەکەی نزیکمانەکەنەوە. دەستە و دائیرەکەی ئەچن مەوعیدێکمان بۆ وەرەگرن، پرسیارمان لێ ئەکەن داواکاریەکە چییە؟ بۆچی ئەچی؟ چەند دەقیقە ئەمێنیتەوە؟ ئەخر ئەو کاتی نییە، ئەبێ ئەوەندە دەقیقە قسە بکەی لەوێ، لە مۆزوعەکەی خۆت لا نەدەی، ئەتەکێتێ بەو شێوازە بێ ئەچیتە ژوورەوە. لەگەڵ ئیشەکەشت تەواو بوو، گەورەی بەجیس هەڵ ئەسێ، تۆش مەجبوری هەڵسی کۆتایی پێبێن. بەڵام وەرە ئەم کلیل لە دنیاە دراوەتە دەستی ئینسانەکان، خوا بە عەزەمەتی خۆیەتی دەستی ئێمە. ئەڵێن لەگەڵ منە، پەیوەندی لەگەڵ منە، بەدەستی خۆتانە، بەدەستی من نییە. خۆت ئەذکوڕونی ئەذکوڕکم، ئاتۆ باسی خواکە بە جوانی، بە دڵ، بە ڕۆح، بە خۆشەویستی، بە شەوقەوە باسی ئەوکە، ئەویش باسی تۆ ئەکە. ودعوني أستجب لكم، أبا بارغ داواك جوابت أدمو غير أمانة. أفرمي أجر عبدك بشبرك برام بستك هنقالك هاتا بيشو من يقبل برو بيش برو بيري الرب، كأو بالك هات من باعك برو بيري ديم، دو بال برو بيري ديم، وهكذا. نا فرمايشتك هي سبحان الله. فرمي أجر عبدك داواي كل أخوة خواي قرأتون جوابي أداته، الله بلا أي عبد نخير. أجر أم عبد جناه كارا رو رشد سيبرس كرده وتي يا رب پروردگاری من خوا أفرمي لبيك يا عبدي. أذن لبي لزماني عربية يعني شيء، لبي مثنايا يعني دو جار بلا وكوا خوا جل جلاله بعبدك بلا أبو شيء وأز خواك عظيم لقل إما تعامل لك بۆ موعدمان بۆ دائنێ، بۆ کاتمان بۆ دائنێ، بۆ پێمان ئەڵێ باسی چی ئەەکەی، چۆن باس ئەەکەی، چی ئەپاڕێتەوە، چی هاوارەکەی، بڵێ کات بەدەستی تۆیە، ڕەب العالەمین اختیاری داوەتە دەستی تۆ. ئەمان هەمووی بەخشندەی خوان. بۆیە ئەبینی ئەصحاب پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام شەوقێکی زۆر گەورە لە دڵیانە هەبوو بەرەو لای خوا بڕۆن. أم آية بيروزيك أفرمي من كان يرجو لقاء الله فإن أجل الله لآت. هر کەسێک ڕەجای وابێ کە بەخوا بگا ئەجەل کۆتاکەیەتی کە ئیتر ئەم ژیانی پڕبەحرەتە بەجێ ئێڵە بەرەو خوا ئەڕۆ. بۆیە کەسی ئیماندار خۆشترین کاتەکانی ژیانی سەرەمەرگێتی، چونکە ئەزانێ بە لیقای خوا جەل جەلاله شاد دەبێ، ئەزانێ بە حەزوری ئەو ئەگات. ئارامترینی کاتەکانی ئەو کاتێتی کە ڕۆحی دەرەچێ. والله كسي وهي كم ملائكة أبيني وروحي درأتي وكوتا إجانيتي أو أن دلي آرامة أو شوقيك لناخياتي هستكبر وبيري أروى. بيغنبري خوا صلى الله عليه وسلم مولاتي دراية لسر زوي أمانيتو يا برو لاي خوا فنجاكي برس كردو فمن بل الرفيق الأعلى والكو برو خوا أروم أوام لقاي خوام جل جلاله أوام. إما الرجانة درقا كان لقاي خوا بو إما كراوتو بلاب أبي إما بشوقه برو بيري بين چەندێک ئێمە لە نوێژە ئەمێنینەوە گفتوگۆ لەگەڵ ڕەب العالەمینە ئەکەین. تخوا ئەگەر کەسێ مناڵەکەی ونکە، دۆستەکەی، خۆشەویستەکەی، دوایی بیدۆزێتەوە، چەندێ قسەی لەگەڵا ئەکا، چەندێ لە باوەشی ئەگرێ، چەندێ لەگەڵیا دائەنیشێ. ئەی ئێمە کاتێکەینە ناو نوێژەوە، کاتی ئەڵێن ئەڵڵاهو ئەکبەر، ئیتر ئێمە لە حوزوری خوایین، لەگەڵ ئەوە گفتوگۆ ئەکەین. والله ئینسان لمعناها الركوع تيبقى للركوع خلناسته. أذن عزيزانم كأم أشين الركوع سبحان ربي العظيم سبحان ربي العظيم أم كلمتان دوباره كينو كسر برزة كينو ألين شي سمع الله لمن حمده كأنما أجر شي إما بأسباي إلين خوي قوري جويل لقسكاني إما قرتو بزانة شون حمدي أك بزانة شون تسبيحي أك كإنسان أشيت السجدة والله لمعناها السجدة تيبقى سر برزناكاتو للسجدة سير أكي نزيكترين كاتي تولى خواوكي لأنه سجدكتها كسري لسر زوي شون أو كسي شوقي هبي بروح وبرو بيري أما نارو أي كاتي كتو الصلاة لخواكي ولا أي إنسان رتبة أو اندبرز ببالي التحيات لله السلام عليك أيها النبي
بصيغه مخاطبي كأنما لبناتا يا بيغمري صلى الله عليه وسلم توصل إليك أما عنيانا زور قورا لناخي إما أبي تواجدي هبي إن جاء إما تشجور أقري ورأي لحظة كواتو بالرجوي كاتك والرجو كد أشكيني لو لحظة خواجا لم جيانا هداية بمن أعطاك الأمر بالرجو من تو قوري خوت إلهي أو الرجي بتو أقما ومحروم مكان اللي قايتو بالشوق وبرو بيري برو أبزان تشيجي ورقري إما مكلفين لم دنيا كبشوق ولا قل دينا بجين كسي مسلمان كسي كي تملنية كسي نية دين لكل كاتو بخوا كسي كبهم الروح ومال وسروت وسامان ومشتكي برو بيري دي سيري أم زمانا ما كان كأمي إسلامي هستكي برو دوها وكشاوته لبابة الدين يكانا أجانا أم أمتك لك سرقة كان يخوي واستابو غير خواشتكي ترينا أخران دو أتبير كانوا يشق لأصحاب رسول الله صلى الله عليه وسلم داماو هيج نبو لدنيا بقرباني قاتي مباركان بين ببيكاني برأك وبرولاي كسرى كأتشو أيا مالته بوتو أفرتي جوانته بوتو هر ليلة أنا أكلته لا أو خواوي استيئبس أو شوقي برولاي خواهبو أو بيامي أخوة عظيمة هنا بفارسي أجيان والرومي أجيان خو أمانة إمام أبو بكر إمام عمر نبون أصحابي زور اعتياديون بلام روحيان بربو لخوشويستي خوا بويا خوشويستي خوان بهيشتاقنا أقوري بخوا أمرو إما بويا مشمان مشغولة دنيا كمان أوها معاش من أوها نازان حكومة شي حبو سر قلبين بشتاني لا وكيو بخوا أمر حمان أجر أمر حمان هبيت إما تشون لا أكين أبو دنيا خوي رأك بدوامنا ابن حزم رحمة خوي اللي بيفرمي فلسفي الدين لقل دنيا ياتونا أفرمي بالضبط وكو السيبري إنسان أوها على السيبر ورا رويتيبك وراك بدوي السيبر أبرو أبزانا دستك أتواني أي بيجري خورك وتوتا بشتد هر أروتو أو نو بي أبريد كالبن بيتا نا والله ورا روبك رخور وراك إنجا السيبر رأك بدويتو يا والله مهر أو نت بي أبريد كالبني بيتا بوي عزيزانا لهم كاتي زيادة الأيام بيسمان بوي استلم كاتي خومانا بشوقه ولا خويا بجين بشوقه ولا خدمة قرآن دانشين كيولا قرآن قري بلا النبي بالله ختمكم طاوكم ما حمو حرفك لحرف كان لسريب وستا أما وشي خواء جل جلاله بومن كاتك دعاءك ما نمبا بزانا همو كلمة كالتو إلي خواء كالزمان تو درأتي خواء بعظمتي خواء أي بي سي وجواب أداته بلبيك والله مد أداته كاتك بجوء بيتشيج ورقرا ضلنيها بلويك همو لحظة وتركيك تو نزيك بيتو الأخوة كسر أخيت السجدة والضلنيها بلوه همو تركيك زيادة المانا ولا سجدة زيادة نزيك أبيتو والله كسنتك جيب جيئكي والله كتشاكي لقل دايكو باوكتا أكي والله كسرداني خزمك أكي والله ضلي هجارك خوشكي والله كسيكي منكوب نخوش كسرداني أكي همو أمانات تو شوقت بوخوا زيادة الأبي لخوا نزيكتر أبيتو ونزاني كدايكت باوكت بانقد أكا تو لبرخاتي خوا دنگ برزناكي تو بنرمي جوابي كلمة كان أديته خوا أجاي لمنيا والله زور بجوري أم كلمة يتو أمانته شوقي تو بخواي جور زيادة به وتصور ما كتولى سر حقي ترأبي لبرخاتي خوا تريكد أجري ما فكي خود أدي ببرامبر علي نامه وأزاني كم أبيته لا إخوة أزاني رتبي توتشن برزبته رتبي الدنيا هي جنية هم الدنيا هي أما بهر هي جنية شو كأم بجيء هلين بدسي بطالرين أو يكبو إبا أمانته نزيكي معنا الأخوة لقاء معنا لقى الأخوة سرتاي حياتي إنسان لو دس بأكاتك شوقي بو بهشتها به حزقك بشيتنا وبهشته والله كتشوتنا وبهشته سيري بهشناك شوقي كتريه أو شوقي لقاء أخوة جل جلاله إما زور بيسمان بويا همون ريقا كاني كردوي جوان جيبا جيكين عمرت هرشن يقبو بأندازي عمركي خود شاكلو بوارانا بك همو جوركاني بواركا لمزقوتك نيرجكي لسنتك أنت جيبا جيئكي لخير وخيراتك أيكيت لهر شاكيه كوال لجيانا يترد وتصورنك شاكا لشتيكي بتشوكا كما بيتو تبسمك في وجه أخيك صدقة بيكنينك بدن براكته وبخير بوتو بنسي وبصدقة
سبحان الله بخير بۆ تۆ بنووسرێ استغفارێک بە گەورەی بۆ تۆ بنووسرێ هەموو ئەمانە ئەجر و پاداشتن لە حیاتی ئینسانی مسلمانە بەرزە بنەوە بەخوا ئەگەر ئێمە ئاوا بژین خەوەکەمان ئەبێتە عیبادەت بۆمان ئەو ساتەی کە تۆ خەوتووی لە خەوێکی قوڵ مەلائکەتی خوا بە دیارتەوە وەستاون و سەڵەوات لەسەر تۆ ئەدەن ئەو کاتەی کە تۆ زۆر بێ ئاگا و غافڵی هیچ ئاگات لە خۆت نییە بە عەبدایەتێک و قوربێکی زۆر گەورە لە خۆی گەورە بۆت ئەنووسرێ خواردن کە بۆ خۆت ئەی خۆی بە عەبدایەتی بۆت ئەنووسری ئومێد دەکەین خۆی گەورە دەرگاکانی خێری خۆیمان بەسەرە وڵاکە هیممەتمان بەرزکە بۆی جوانترین تاعەت و عەبدایەتی بۆ ئەو جێبەجێکەین یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت يا إلهنا يا خالقنا يا رازقنا يا فتاح يا فتاح يا فتاح افتح على قلوبنا يا ربي خواهي جان دلكان من والابك يا ربي خواهي جان دلكان من پر مهرباني بك خواهي جان بمان جرى بو عبد الصالحاني كتوليان راضي أبي خواهي لمن راضي به خواهي لمن راضي به خواهي لمن راضي به يا أكرم الأكرمين خواهي جان أمر الروجي زور مباركة ڕۆژی جمعە و ڕۆژی ڕەمەضان خوای گیان ئێمە دەستی نزامان بۆ تۆ بەرز کردوێتەوە بەخوا پەروەردگارە ئەزانین کە تۆ ئەوەندە کەریمی عەبدە گوناهکارەکانیش دەست بەرزەکەنەوە تۆ قبوڵیان ئەەکەی خوای ئێمە قبوڵ کە ڕۆژەکانمان قبوڵ کە ذیکر و ئەورادمان قبوڵ کە تاعەتەکانمان قبوڵ کە دەرسەکانمان قبوڵ کە ختمەکانمان قبوڵ کە خوای گیان تەراویحەکانمان قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر وڵاتەکەمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان ئارامی بەسەر شارەکەمانە ببارێنە تو گەورەی خۆت فەساد لەم شارەی ئێمە دوور خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای هیدایەتی گەنجەکانمان بدە خوای هیدایەتی ئافرەتەکانمان بدە لە حەرام بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئەو کەسانەی لەم مانگا بەڕۆژوو نەبن خوای گیان داوات لێ ئەکەین دڵیان پەلکێشی مزگەوت کە خوای ئەو کەسانەی حورمەتی ئەم مانگەیان نەگرتووە خوای داوات لێ ئەکەین دڵیان پەلکەشی مزگەوت کە یا ربی خوای جان ئارامی بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت دڵمان ئارام کە تو گەورەی خۆت دڵمان ئارام کە یا ربی خوای جان ئاژاوە لەناو ماڵەکانمانە مەهێڵە ئاژاوە لەم وڵاتەی ئێمە مەهێڵە خوای جان سەری کافران شۆڕکە لەم وڵاتانەی مسلمانانە خوای ئارامی بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگێڕەوە خوای جان تو خۆت ئەزانی ئێستا ئەهلی گۆڕستانەکان چاوەڕێی دوعایەکی ئێمە ئەکەن واللهی پەروەردگارە تۆ ئەزانی هەمویان ڕەمەزانان چاوەڕێ ئەکەن ئینتیزار ئەکەن کەسێک دوعاەکیان بۆ بنێرێ یا ربی خوای گیان ئارامی بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە یا ربی خوای ئارامی بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە تو گەورەی خۆت عەذابی قەبریان لەسەر لا ببە یا ربی خوای گیان دەرەجاتیان عالی بکە لە گوناهەکانیان ببورە خوای گیان ئەوان کەس شک نابن تەنها کەڕەمی تۆ نەبێ تەنها ڕەحمی تۆ نەبێ دەیا ربی خوای لیان ببورە خوای عەفویان بکە یا ربی خوای گیان ئەو پیاوە پیر و ژنە پیرانەی کە وەفاتیان کرد و کوڕ و کچەکانیان دوعایان بۆ ناکەن ڕۆیان تێ ناکەن سەردانیان ناکەن سەر لە گۆڕەکانیان نادەن خوای گیان ئێمە لێرەوە داوای لێ ئەکەین بە گەورەی خۆت خوای لیان خۆش بە ئەم دوعانەی ئێمە بەوان بگەیەنە ئارامی بەسەر گۆڕیانە ببارێنە عەفویان کە بەخوا خوای گیان گۆڕێکمان نییە خەڵکێکی فەقیری تیان نەبێ بەنسبەت دەوڵەمەندی تۆوە خوای تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە هەموو فەقیر پەنامان بە تۆ هێناوە یا ربی خوای قفڵی دەرگای تۆمان گرتووە پەروەردگارە دەستمان بۆ لای بارەگای تۆ بەرز کردوێتەوە خوای تۆ بارەگاکەی تۆ پەروەردگارە لە کەسدا ناخرێ دەستی کەس ڕەت ناکرێتەوە دەستی ئێمەش ڕەت مەکرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هەر کەس گوێمان لێ ئەگرێ هەر کەس لە مەجلیسمانە دائەنیشێ پەروەردگارە داوات لێ ئەکەین ئەگەر گرفتێکی بۆی چارەسەرکە خوایە بێ حاڵ و ماڵە ماڵداریکە بێ مناڵە مناڵی پێ عەتاکە بە مناڵە مناڵەکانی ساڵحکە گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە قەرزارە قەرزی سەرشانی لا بدە نەخۆشە شیفای بدە یا ئەکرەم الئەکرەمین خوای مسلمانانێکی زۆر داوای دوعای خێریان لێ کردوین گوبانیان وا بردووە کە ئێمە باشین پەروەردگارە واللهی ئێمە هیچ نیم تەنها ئەوەندە نەبێت دوعاکان بەرزەکەینەوە بۆ تۆ دەیا ربی خوای شیفایان بۆ بنێرە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت کەسمان ئەم مەجلیسە بەجێ نەهێڵین ئیلا لە گوناهمان بورابی خوایە لە گوناهمان ببورە تو گەورەی خۆت لە گوناهی چاومان ببورە لە گوناهی دەستمان ببورە لە گوناهی دڵمان ببورە خوایە لە گوناهی زمانمان ببورە خوایە پەنا ئەگرین بە تۆ لە شەڕی زمانمان خوایە پەنا ئەگرین بە تۆ لە شەڕی زمانمان خوای دڵمان پاکەرەوە دڵمان سپیکەرەوە حقد و بغض لە دڵمانە مەهێڵە خوای گیان مسلمانانی کوردستان یەکخە دڵمان یەکخە یا ئەکرەم الئەکرەمین تەحەزب لە بێنمانە مەهێڵە خوایە بۆ خاتری گەورەی خۆت دڵمان یەکخە ئیخلاسمان زیاد کە بمانکەرە خزمەتکاری ڕاستەقینە یا رب العالمین
يا ربي خويا داوان لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت بركت بسر معنا ببارنا بركت بسر مال معنا ببارنا بسر كات معنا ببارنا يا ربي خويا بركت بسر منال معنا ببارنا بسر هي خيزان وهوسر معنا ببارنا بسر دایک و باوکمانە ببارێنە بەسەر خوشک و براکانمانە ببارێنە بەسەر هەر کەسێکە پەروەردگارە غیبەتمان کردو ڕۆژێ لە ڕۆژان خۆیان بەرەکەت بەسەریا ببارێنە یا ربی خۆیان زوڵممان لە هەر کەس کردو خۆیان بەرەکەتی خۆت بەسەریا ببارێنە یا ربی خۆیان گیان گوناهێکمان بە ئاشکرا کردو عەفومان کە بە پەنهان کردومان عەفومان کە دەیا ربی پەروەردگارە گوناهێ لەمەوە پێشکردمان عەفومان کە گوناهێ لەو پاش ئەیکەین عەفومان کە یا ربی خۆیان گیان مانگی لێبوردەیە هەمومان هاتوونەتە ماڵەکەی تۆ پەروەردگارە پەنایەکی ترمان نییە پەنای پێ ببەین تۆ نەبی دەیا ربی خۆیان پەنامان بدە خوای گیان داوام لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت سپاردە لای تۆ زایە نابێ خوای نەفسی خۆمان صحەتمان ماڵ و مناڵمان سەروەت و سامانمان یا ربی پەروەردگارە ئیمانمان ئیخلاسمان علممان عەقڵمان هەمووی سپاردە ئەکەین بە تۆ یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.